ئەم نخبەیە پێویستمان بەوە هەیە کە بیرۆهۆشی داڕێژین، ڕێنمایی بکەین ئەو وزە و توانایانەی کە هەیانە هەر یەکە لە شوێنی خۆیان بەکاربێنین بۆ ئەوەی قودرەتێکمان دەستکەین بگەینە خاوەنی قووەت. بەغەیری ئەمەش ناگەین عەزیزانی. الذين آمنوا وهاجروا وجاهدوا هەروە لە خۆیەوە دروست نابێ. وجاهدوا هەروە بزانین فڵمان پێبێت لەو شاخە بین کافیە وا دروست نابێ. قۆناغی داڕشتنی ئیمانی کە ئەو هەموو مەرحەلە زۆرەی 23 دانە ساڵ لە بیناسازی ئەم ئینسانەیە دوای بە 10 ساڵ حکومەتەکە گەیشتۆتەوەی کە ئیتر بانگەوازە خواییەکە هەڵگرە و شارستانەتی پێ دروست کرد. و ئەو دەفعی کە لە مدەی 23 ساڵەکەیە دروست بوو، 13 پەروەردەی تاکو دەی ئاراستەی ئیدارە و کۆمەڵگەکە بەو 23 ساڵە 230 ساڵی تر بە دوایە کە هات جار هەرجیلی سەحابە و تابعین و تابعی تابعین بوون کە هات. خۆی مامی بوخاری دوایەوە هات شاری مام فەڕەزەکە لەو فترەیە. لەبەرەوە زۆر مهمە ئێمە ئەقڵمان بەمە بشکێ پێی پێ ببین. ئێوە لەناو خۆتانە ئەبێ ببن بەم نخبەیەی کە ئێوە پلانی استراتیجی دائنێن، نەک من. ئێستا من لەگەڵتانە پلانەکە دائنێن، ئێستا من کتێبەکان دیاریەکەم، ئێستا من ئاڕاستە گشتیەکە ئەکەم، بەڵام ناشێ ئەمە هەر من دوای فترەیەکی تر ئێوە خۆتانە بێ ئەمە ببەن بەڕێ، خۆتانە بێ بە پشتیوانی خوای گەورە ئەو نخبەیەی کە پێ ئەگا وردە وەکو تدریبی مەلەکردن و تدریبی سیاقە و تدریبی شاگردێتی و تدریبی مەلایەتی و فەقێتی، تدریبی هەموو شتێکی تر کە لە بەردەستی یەکێکی ترایکەی ئەنجا ئێوە بۆ خۆتانە بێ بتواننەوە ئاڕاستێ بکەن. بەڵام ئایا ئێوە چەند قابلیەتتان تایە و چەندتان دێتە بەردەستی من بۆ ئەوی وەک فەقێ، وەک سەکن، وەک شاگرد، وەک فێرخوازی مەلەوانێتی بێنە بەردەست و فێرتان کەمەوە لە ئوسوڵ و قەواعیدی ئیشکردنەکە. لەوە عیلاقەی بە خۆتانەوە چەند دێنە پێش و چەندیشن. من لە دووهەستەکەم بە پەروەردەی ئەو کەسانەی کە هاتوونەتە پێشە کە ناسی و من، بەڵام بە 100 تەئکید لە 2011 هیچ کەسێ وەرناگرم کە متەرەدد بووە لە مەسافەی ئەم 2-3 ساڵێ هاتوو نەهاتوو کۆبوونەوەی کردو نەکردو بەخوا نەمانتوانی وەڵای مامەسە گردنمان ئازاکە و 1000 جار گردنە دازابێ، بەڵام تۆش گردنی من ئازاکە کە ئاور لە تۆ نادەمەوە، کە من خۆم بە تۆ مەشغوڵ ناکەم، تۆ ئەو پیاوەنی ئەم کۆڵە بۆ ئێمە هەڵگری. لەبەرەوە هی ئەوەش نی وەختت بۆ سەرفکەمەوە. لەبەرەوە عەزیزانی من قسەکان زۆر بە جددی وەرگرن. ئەگەر ئێمە 10 کەس بین 100 کەسەکە بین کە پلانمان بۆ داناوە لە 2011 مەشغوڵ نابین بە خەڵکی ترە، من مەشغوڵ نابم بە خەڵکی ترە. لە 2011 تەنها ئەگەر زیندوو بمێنم تەنها خۆم تەرخانەکەمەوە بۆ ئەم 100 کەسە کە ئاراستەیانەکەم، ئەم 100 کەسە ئەچنە مەعهەدی کەوادرەوە، ئەم 100 کەسە ئەچنە پەروەردەبوونەوە، ئەم 100 کەسە بە پشتیوانی خوای گەورە پلان و بەرنامە و ئیدارە و علم النەفس و ئەوەی ئەیزانم فێریانەکەم. لەبەرەوە چۆن یەکەم جار ئەو خەڵکە وەرە گیرێ بۆ تۆپی پێ، خۆ کەسێک کە کاپتنە هەمویان نابە بۆ یاری، ئەڕایان با بۆ ساحە هەمویان گەشە و یاریکردن و هەرێکە خۆنواندنێکەکە یان باتە ناو یاریترەوە مسابقاتی لابەلاییەوە. بەڵام ئەوەی کە هەڵیانە بژێرە دوایی بۆ ئەوەی کە بیانکە بە لاعب بە یاریزانی محتەرف، ئەوە بە تەکی دەبێ هەڵیان بژێر. لەبەرە بە پشتیوانی خوای پەروەردگار ئێمەش وا ئەکەینەوە. ئەمەش موهیمە.